بەڕێزان ئەم کاتتان باش لە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستانەوە لە بەهاری ساڵی 92 و هاتنەوەی سەرجەم حیزبەکانی کوردستان بۆ گۆڕەپانی سیاسی کوردستان و کارکردنیان بە ئاشکرا پەیوەندی حیزبە ئیسلامیەکان بە وڵاتانی دراوسێ و بێگانەوە مای مشت و مڕ و قسە و باسی زۆر بووە لەو نێوەدا تا کۆتایی نەوەدەکانی سەدەی ڕابردوو پەیوەندیەکانی بزوتنەوەی ئیسلامی وەک بەهێزترین حیزبی ئیسلامی چەکدار و پاش ئەویش کۆمەڵی ئیسلامی مای قسە و باسی هەموو ئەوانە بوون کە کاریان لەسەر دۆسیەی حیزب ئیسلامیەکان کردووە. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا میوانداری یەکێک لەو ڕوخسارە ئیسلامیانە دەکەین کە بەردەوام بە ڕێکخەر و بەڕێوەبەری پەیوەندی بزوتنەوەی ئیسلامی و دوای ئەویش کۆمەڵی ئیسلامی ناسراوە. ئەو کەسی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا قسە و باسێکی زۆری لەسەرکرا و پەیوەندیەکانی بە پەیوەندی گوماناوی ناودێرکران. ئەو کەسەش بەڕێز مشیر گەڵاڵی بەرپرسی نووسینگەی پەیوەندیەکانی دەرەوەی بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی بووە. لەم ئەڵقەیەدا هەوڵ دەدەین چ لەسەر پەیوەندی حیزبە ئیسلامیەکان و چ لەسەر هەموو ئەو دەنگۆیانەی لەبارەی ئەو پەیوەندیانەوە هەیە و ئەو تەمومژانی لەسەر پەیوەندیەکانە لەگەڵ چەندین بابەتی تری تایبەت بە کەسایەتی مشیر گەڵاڵی قسە بکەین. کاک مشیر بەخێر بێت بۆ بەرنامە ڕاشکەشتەکەین. بەخێر فەرموو. کاک مشیر وەک ئاماژەم پێیا لە ساڵی 91ەوە کە حیزبەکان بە ئاشکرا هاتوونەتەوە گۆڕەپانی سیاسی کوردستان پەیوەندی حیزبە ئیسلامیەکان بزوتنەوەی ئیسلامی ئەو کات و دوای ئەویش حیزبە ئیسلامیەکانی تر بەردەوام تەمومش و غوبارێکی زۆری لەسەر بووە. بەردەوام بە شێوەیەکی گوماناوی باز لەو پەیوەندیان نەکراوە بە تایبەتیش پەیوەندی حیزبە ئیسلامیەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ. چەندی ئەو تەمومژ و غوبارانە لایەنی ئیجابی تێدایە و چەندیشی لایەنی سلبی تێدایە. ئەو پەیوەندیانە لە چه ئاسێکا بوون لە ماوەی چەند ساڵی ڕابردووە؟ سەرەتا سوپاستانەکەن ئێمەش هیوادارین بتوانین زۆر بەڕاشکاوانە ئەوەی کە مەبەستانە بە ئێوەی بەڕێز و بە ببینەرانی خۆشەویستی ڕابگەێنین. بەڵام ئەبێ من بگەڕێمەوە بۆ زیاتر لە 20 ساڵ 21 ساڵ بەر لە ئێستا. بزانین بایی چەند دوای ئەو تەمەنە ژاکرەمان هاوکاریمانەکا بەوەی بتوانین مەرامی ئێوەی خۆشەویست بەجێبهێنین. پەیوەندیەکانی دەرەوە بە نسبەت حیزبە ئیسلامیەکان لەوانەیە چەند خاصیەتێکی تایبەتی هەبێ جیا لە حیزبەکانی غەیری ئیسلامی. لە چیدا و خاصیەتە تایبەتیانە چیە؟ بۆ نمونە پەیوەندیەکان لەبەرەوە ئیسلامیەکان هاتنە گۆڕەپانی خەبات و تێکۆشان ناو کاری سیاسی نوێ ئەزمونێکی دوور و بەردرێژیان نەبووە. لە عیلاقاتی دەرەوە تۆرە چۆن کابرایەکی ئیسلامی بتوانێت تەوازن ڕاگرێ ئەو بەڵانسە لە نێوان مەبدەعەکان کە بڕوای پێ هەیە لە نێوان سیاسەتی ئەو سەردەما جێگەی خۆت بکەی و مسایڕە بکەی لەگەڵ خەڵکی تر. شتێکی تر کە پەیوەندی بە خودی ئەو کەسانەوەیە کە ئەبن بە بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوە ئایا چون لەبەر ئەوەی ئەمان لە هەڕومەرجێکی زۆر ناخۆشدا هاتوونەتە ساحە. بۆ نمونە ئەگەر گەنجێک بێ کاتێک کە ئەینێرن بۆ پایتەختێک لە وڵاتانی دراوسێ چ دیمەشق بێ یا ئەنقەرە بێ یا تەهران بێ یا شوێنی تر، ئەم گەنجە بواری زیاتر بۆ ڕەخسێ لە کادیرەکانی تر چۆن بتوانێت هەڵ نەخلیشچێ یەکەم لەگەڕ دام و دەستگا مخابڕاتیەکان چونکە هەموو پەیوەندیەکان ئەو خەڵک ئەزان و دوایش دێنە سەری زیاتر کاتی خۆی پێش ڕاپەڕین یان دوای ڕاپەڕینیش لەگەڵ ئەو دام و دەستگایە نەبوون. هەروەها لە ڕووی بژێوی ژیانەوە تۆ خەڵک ئەبینی زۆر دەرەکەوی لە میدیا کەسایەتی زۆر ئەبینی شوهرە پێیا ئەەکەی ئەمانەش هەموو مۆغڕەیاتی ژیانن. ئایا کادیرێکی ئیسلامی چۆن بتوانێت بەرگەی هەموو ئەمانە بگرێ و هەڵ نەخلیشتێ؟ بۆیە بەڕاستی هەر لە سەرەتای کە من بەڕێکرام بۆ سووریا وەکو نوێنەری بزوتنەوەی ئیسلامی دوای چەند مانجێک چەند تێبینیەکەم نار بۆ سەرکردایەتی تکایە مڕاعاتی ئەم چەند خاڵانە بکەن بۆ هەر کەسێک کە دیارەکەن چونکە مەکتەبی دیمەشق ئەو کاتە سەرەتا بوو یعنی ئێمە بەرنامەمانە هەبوو کە لە پایتەختەکانی تریش بتوانین نووسینگە بکەینەوە. بەڵا قسەی ئێمە ببوورە قسەی ئێمە لەسەر کۆی گشتی پەیوەندیەکان بوو نەک تەنها یەک مەکتەبی پەیوەندی. پرسیارەکەی من ئەوە بوو کە تەمومژێکی زۆر قسەیەکی زۆر لەسەر پەیوەندی حیزبە ئیسلامیەکان نەکرا بە تایبەتی لەگە وڵاتانی دراوسێ ئەوە زۆر بە تایبەتی تریش بۆی ڕوونتر بین
لەگەڵ ئێران بەڵێ دێنە ئەم سەر پەیوەندیانە لەسەر چ بنەمایەک بوو لەسەر بنەمای پەیوەندێکی دۆستانە بوو هاوکاری لە نێوانتانە هەبوو یان جۆرێک لە ڕێنمایی هەبوو جا ئەمە طبعا هەمووی باش ئەەکەین و بەڕاشکاوانش ئێمەش هەر باشی گشتێک بەڵام گەنجێک وەکوتمان ئەبێ بەرگەی ئەو هەمووشتانە بگرێ و هەڵ نەخریشێ بۆی بتوانانی نەک تەنها مەبەستم خۆم نییە بەڵام ئەم تێبینیە بۆ دوای خۆم بۆ خەڵکانی تر چونکە بەڕاستی دوایش هەروە دەرکەوت لەوانەیە خەڵکی وامان هەیە ئەنواعی تۆمەتی بۆ دروست کراوە بەنسبەتی ئێران لەوانەیە زۆر کەس بزانێت کە ساڵی دامەزراندنی بزوتنەوەی ئیسلامی ساڵی 1970 وە بەڵێ پێش ئەوە پێشەچێک هەبووە لە سەردەمێک واجیهەی عسکەریمان لەشکری قورئان بۆ پێشیوە ڕابیتەی ئیسلامی کوردی بووە لەودی و لە 1970 بەڕێز مامۆستا شێخ محەممەد نەجیب بۆمانە بەڵام لە 1970 زیاتر تۆکمەتر بوو زیاتر پەرەیسەن دوای کۆچی خوالێ خۆش بووان مامۆستا شێخ عوسمان عەبدولعەزیز ڕابەڕی پێشومان و دوای ئەویش مامۆستا شێخ عەلی فراوانتر بوو هەر دامەزرانەکە لە دیوی ئێران بووە ئەمە خۆی لە خۆیدا پرسیار دروستەکە تەمان ئەمە پەیوەندی بەوە هەبووە کە پێشتر لە عێراق کە کوردستانیش بەشێکە تا ئێستاش لە عێراقدا ڕێگە نەدراوە بۆ هیچ جم و جۆڵێکی ئیسلامی تایبەتی کاوەکو ئێوە پێی ئەڵێن ئیسلامی سیاسی کەواتە سەرەتای دامەزراندن لە دیوی ئێران ئەو خۆی لە خۆیدا پرسیار دەکە بۆ لێ ئێران بوو تەمان ئەو بارودۆخی وەکو گوتمان ئەو کاتە بەشێکی زۆر خەڵک ئاوارە بوو لە ئۆردوگاکان بەیەکەوە وردە ئیتر تاوایان لێکرد شتێک گەڵاڵەکەن و ئیسلامیەکانیشی تر بەجێ نەمێنن لە خەباتی نەتەوایەتی میلەتی کورد بەڕاستی ئێمە تا ئەو کاتە تووشی ئیحراجە بووین لەوانەیە لە کاتی مناقەشەمان لەگەڵ کادیرێکی کۆمەڵە لەگەڵ کادیری حیزبەکانی تر ئەڕۆیشتین تا ئەو کاتەی کە ئەیانوت باشە ئێمە ئامە بڕوامان هێنا ئیسلام ڕێبازێکی ڕاستە بەڵام کوان ئێوە لە سەحەدا دیار نین مانایە مەبەستیان ئەوە بوو ئێوە بۆ چەکەڵ ناگرن بۆ خەباتی چەکداری ناکەن ڕاستیەکەی پێت بڵم تا ئەوێ ئێمە زۆر بە ئازادانە مناقەشی خۆمانە کرد بەڵام لەوێ ئەبێ ئەترافی بکەین ئەوەشتاین یعنی کابرایکی مارکسی خەباتە کاوتێ ئەکۆشە لەو شاخانە بەڵام کابرای ئیسلامی هەر خەریکی مناقەشەیە ئەسڵەن بەشێک لە ئیسلامیەکان بڕوایان بەوە نەبوو کە ڕژێمی بەعەس ڕژێمێکی کافرە بەڵێ جا تەمانم کە ئەمانە دروست بوو لە ئێرانی شاوێ ئێمە ئەتوانم بڵێم پەیوەندیمان لەگەڵ ئێرانە بە تایبەتی اینجا دەینە سەر وڵاتەکانی تریش پەیوەندیەکی زۆر نۆرماڵ و ئاعتیادی بووە ئەو کاتە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق بووە ئێران ئامادە بوو یارمەتی حیزبی شوعیش بدە یارمەتی هەر کەسێک بتا بەستەنها دژی ڕژێمی عێراق چەک هەڵگرێ بۆیە یارمەتیدانی ئێمە ئەبوایە زۆر جێشک و گومان زمانی حاڵەتە گشتەکە جێگەمان ببوو لە دوای ڕاپەڕینەوە جا ئەگەر باشی ئەوت بۆ بکەم بەڵام هەر لەو کاتە ئەتوانم بڵێم لەو کاتی سەرەتای دامەزرانی ژمان عێلاقەکەمان ئەڵێم متەمەیز نەبووە لە کاتێک کە ئێمە حڕەکەیەکی ئیسلامی نۆبەرە بووین ئەبوایە مساعداتی ئێمە لە لای ئێرانەوە زۆر زیاتر بووایە بەڵام من هەر ئەمەد بۆ ئەڵێم بۆ ئەوی ئەو تەمەمژانە هەر لە ئێستا ئەبووە ئەو کاتەش نەبێ 2 ملیۆن تومەنی ئەو کاتیان ئەدا کە ئەو کاتەش تومەن زۆر لە شکستدا بۆکو ئێستا حاڵی حاضر کەشەکەمان لەوانە چەندیان نایە ئەگەر پەیوەندیەکانەوە نۆرمال بووە کەواتە و هەموو قسە و باس و ئەو هەموو تەمومژە چی بوو لەسەرەوە دروست ئەتوانم بڵێم تەنها بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ پرۆپاگەندەی ناحەزانمان وئیلا بنچینەیەکی ڕاستی نییە بۆیە من ناچارم هەر نمونە بەوە بێنەوە باشەکەم بەڵام ئێوە ئەگەر لە بەری دژی ڕژێمی بەعسا بوو بن نەحەستان کێ بووە حزبەکانی کەش بە وەکو ئێوە لە بەری دژی بەعسا بوون و خەباتیان جەنابەت ئەژانی تەمان پێش ئێمە لە شاخە لەشکری ئیسلامی دروست بووە لەشکری ئیسلامی زۆر لە ناوچوو بۆ لە ناوچوو طبعا ئەو حاڵەتە بەتایبەتی ئەو کاتەش هێزەکانی تر خوێندنەوەیان بۆ بەرامبەری خۆیان یەکتریان نەخوێندەوە کاتیێکی بە درێژایی ئەو ساڵیان بووە فرێ کۆنفرانسێکیش نەکەوتن باش ئەڵێم ئەوان کە ئاعترافیان بە یەکتر نەکرد ئەو کاتە ئەو هەموو شەڕ و شۆڕێ لە نێوان حیزبەکانی کە دوای بوو بەبەرەی کوردستانی باشە گەر حیزبێکی نەتەوەیی یان عیلمانی وکو خۆیان نەخوێندنەوە ئەیەکێکی ئیسلامی بۆیە لەشکری ئیسلامیان بە 3 ڕۆژ لە ناو برد بەڵام طبعا دوایی کە بزوتنەوەی ئیسلامی دروست بوو لە ناوچوونی بزوتنەوەی ئیسلامی لەبەرەوەی پێکهاتەکەی هەر لە سەراتاوە شتێکی زۆر جیاواز بوو لەگەڵ لەشکری ئیسلامی نەیانەویست ڕێگەیان پێ بدەن کار و چاڵاکیەکانی خۆیان لە کوردستان جێبەجێ بکەن ئینجا لەبەر ئەوە بۆیە من ئەڵێم باشە ئەگەر لە نۆرمالیش کەمتر بووە بۆ ئەبێ بزوتنەوەیەکی ئیسلامی مانگانەکەی 2 ملیۆن تومەنی ئێرانی بێ بەڵام یەکێتی ئەو کاتە 75 ملیۆن وەرگێ بۆ ئەبێ ئێمە پێش بە 9 مانگ پێش ڕاپەڕین ئەو تۆزە یارمەتیشیان قرتاند
بەڵام هی ئەوان بەردەوام بوو بەڵێ بەڵگەت هەیە بۆ ئەوە کە چۆن بەڵێ بەڵێ زۆر باشە بەڵێ با بێنسە کێشەکانی تۆ لەناو کۆمەڵی ئیسلامیە ساڵانێک دوایەوە بەڵێ تۆ لە ساڵی 92 چوو بە بەریتانیا نەخێر لە 97 92 بەڵێ لە 92 چوویتە دەرەوە لە هەرێمی کوردستان چوویتە دەرەوە لە مانجی 692 بەرەو سووریا ڕۆیشتمەوە و نوێنەری بزوتنەوە و بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانمان لە دیمەشق بەڵێ بەڵێ دوای ئەوە بۆ بەریتانیا بەڵێ بەڵێ زۆر باشە تۆ ماوەی ئەو چەند ساڵە کە کۆمەڵی ئیسلامی لە بزوتنەوەی ئیسلامی جیا بۆوانێتەوە چوتە ناو کۆمەڵی ئیسلامیەوە بەڵێ بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی کۆمەڵ بوویت نەخێر کێشەکان دیارترین بەرپرسی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵ بەڵێ دیارترین کێشەکانی تۆ لەناو کۆمەڵی ئیسلامیە چی بوو ئەمە زۆر بە کورتی پێم بڵێت وابزانم هێشتا زووە بۆ ئەوەی یەکسەر باش دەی بەسەر ئەو هەموو عیلاق ئێمە بۆ باسی سعودیە نەکەین بۆ باسی تورکیا نەکەین ئەمەە عیلاقات تۆ پێمەڵی عیلاقاتی عام باس بەڵێ یینەوە سەر ئەوەش بەڵێ یینەوە سەر مەسەلەی پەیوەندیەکان ئەمە لێرە باسی کێشەکانی تۆ لەناو کۆمەڵی ئیسلامیە بکەم لە دوای ئەو هەموو ئەزمونات بەڵام ئەبێ وعدەم دەیە گەڕێنەوە سەر ئەمانە ئەچەندە تۆ پەلە ئەەکەی لەمەیە ئەمەش وەڵامی خۆی هەیە و کاتمان هێشتا سەرەتای بەرنامەیە کێشەی ئەمە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی تەبان تا ڕۆژی 6 تەمووزی 2010 ئێمە هیچ کێشەیەکم نەبووە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بەڵێ ڕەخنەم گرتووە من کادیرێک بووم لەوانەیە تاکە کادیر بم کە خۆم بە ئیسلامی زان ئێستاش خۆم بە ئیسلامی زانم بەڵام حیزبی نیم لە سەردەمی بزوتنیە من ڕەخنەم گرتووە بەحسێکم نووسیوە بۆ کولێ ئیمامی ئەوزاعی 24 ڕەخنەم لە حیزبەکەی خۆم گرتووە کە ئیشم کردووە دەناویە ئەمێنی بڕوان بەوە خۆ ڕەخنە بگرین تاوان ئەو کەسانی کە زۆر ڕەخنە ئەگرن عادەتەن زۆر تەمەند درێژ نابن لەناو حیزبەکەی خۆیانە بە تایبەتی حیزبەکە گەر زۆر کراوە نەبێ تەقبول بەتای ئێمە ئیسلامیش ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی چی کڵدانەمان لەوانەیە لە خەڵکی تر بچووکتر بێ تەسکتر بێ زۆر بەرگەی ئەوە نەگرین اینجا من هە لە سەرەتا ڕەخنەم گرتووە لە سەردەمی بزوتنەوە بەڵام بەڕاستی کە وەکو کتێبیش بڵاو کراوەتەوە کەس لە گوڵ کارتری بە من نەوتووە چونکەوە نیشانەی ڕقم نەبووە بەڵام ویستو لەگەڵ ئەمەشا پێم ئەحسەن المەوجود بووینە ئیشم لەگەڵ یانە کردو بەردەوام بووم بەڵام دواتر دیارە ئیتروەردەورە لە جیاتی کڵدانەمان فراوانتر بێ بچووکتر بۆتەوە تا قبولی ئەو ڕەخنانە نژێراوە بۆ لە سەردەمی کۆمەڵ من یەکێکم لەوانە کە خەڵک لە پەنا دیوارە باسی ئەمیری خۆی بکایان باسی سەرۆک حیزبی خۆی بکە من ڕوبەڕوو پێم وتەوە مامۆستاجیان ئێمە وەکو حاڵەتی ئیسلامی لەو سەردەمەیە لە کوردستانە ئەبێ ڕەچە بشکێنین وتم ئایا سەقفێکی زەمەنی هەیە بۆ ئەمیرایەتی وتی نەخێر نییە دەی باش ئێمە چۆن ئەتوانین کە سەقفێکی زەمەنیمان نەبێ ئێمە ململانێ بکەین لەگەڵ پارتی لەگەڵ یەکێتی لەگەڵ حیزب ئەلمانیەکان کاتێک کە باش مام جەلال باشەکەن بۆ هەرتر ئەوە لەوە تابینیوانە هەر ئەو ئەمینداری گشتی حیزبەکەیەتی و هەروەها لەم بەریشەوە ئێمە ئەبێ ئەم ڕسە بشکێنین بە تایبەتی جەناب سیقەت بەخۆی هەیە ئەگەر دەورەی تریش بێخوا لەوانەیە هەر خەڵکتۆ هەڵبژێرێ بەڵام ئەبێ ئەم بەدام و دەستگاکردنە ئەبێ دەستا و دەستکردنی دەستەڵات ئەبێ لە کەسێکی بەڕاستی مەزنەوە دەست پێ بکە ئەم هەنگاوانە بە تایبەتی ئێمە وەکو فکری ئیسلامی هە لە دوای خلافەتی ئیسلامی و ئێمە ئەو مشکلەیەمان بووە لە سەردەمی معاویەتە ئەگاتە ئەمڕۆ چێ ئەمە لەو سەردەمەیە بۆ ئەم حاڵەتە ئیسلامیە ڕچە بشێنێ ئەو خەلەلانەی کە هەنە لەناو هەموو بزوتنەوە ئیسلامیەکان بۆ ئێمە لە کوردستان پێشڕەوی ئەم ئیشە مەزنە نەبین یعنی پێش هێشتا باسی ئەمینداری یەکگرتو هەر نەکرابوو کاتێکە من طبعا ئەمە ڕاستەکەی ڕوبەڕووی من شتێکی ڕەتفعلێکی وای نەبوو بەڵام لەوانەیە لە ناودڵی خۆی هەڵگرت بێ ئەمە هەندێک کەسوا ئەڵێن کەمەش لەوانەیە ئەوانەی کە لەوێ بوون لەگەڵ من دانیشت بوون یان خەڵکی ترکە ئەمەیان زانیوە بە یەکێک لە هۆکارەکان بزانن طبعا هۆکاری تر لەو کاتە ئەتوانم بڵێم وەکو وتم تا پێنجی یا بەرەبەیانی 6 تەمووزی 2010 لەوێ بەڕاستی لە ئەنجامی بڕیارێکی سەقەتی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ئەو کێشەیە سەری هەڵدا و دەستی پێکرد بڕیارەکە چۆن بووە من وەکو هەر خەڵکێکتر ئەو کاتە ئێمە لە مانجی تەمووزە کۆنگرەی دووەمی کۆمەڵی ئیسلامیمان هەبووە منیش وەکو بەرپرسێکی مەڵبەند حقم هەبوو مڕەشەح بم بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بۆ سەرکردایەتی هاتومەتەوە هیچ مشکلەمان نەبووە بەلای مامۆستا لام داوە مامۆستا هاتم بۆەوەی بەشداری بکەم ئەمەوێت جەولەیە بکەم بەسەر مەڵبەندەکە و تیشێکی چاکەکەی بۆ ئەگە هەر کەسێ پرسیارێکی هەبێ من وەڵامی بدەمەوە لەوانەیە پێشتر هەندێک دەبەدە شتێ لەسەر ناوی من دروست بوو بێ وتی زۆر ئیشێکی باشە بەس تەنها خۆت هەندێ مەسەلە مەوروژنەوەی کە پرسیاری لێکردی وەڵامی بدەوە زۆر بەڕاشکاوانە پرسم بە مەکتەبی سیاسی کردووە لێرە لە سلێمانی هاتووم مامۆستا ئیتر بە هەر هەڵاوانی لە مەکتەبی سیاسی بوون
وتیان شتێکی باشە بەڵام وریای خۆت بە ئەمە بەوەی نەڵێن ئەمە هاتووە بۆ ڕیکلامکردن لی باشە من جەولەی خۆم کردو بەسەر هەموو مەڵبەندەکان غەیری ڕێز و احترام لەو مەڵبەندانە لەو کادیرانە بەخوا شتێکی ترم نەبیست هەستم پێ نەکرد باشە لەو کۆبوونەوەی کە تۆ باسیەکەی بەڵێ چی ڕوویاوە تۆڵێ من هەتا ئەو کاتێک کێشەم نەبوو لەگەڵێن کۆبوونەوەی سەرکردایەتی بۆ ئەو کاتە خولی پێش ئێستا بوو نزیکەی 26 ئەندامی سەرکردایەتی دانیشتون یەکێکیان اقتراحێکە ئەڵێ ناوی فڵان کەس لە قایمەی کاندید لە لیستی کاندید بۆ سەرکردایەتی سەحب بکرێتەوە بێتە دەرەوە طبعا من سیقم هەیە دانیشتنی ئەو ڕۆژە بۆ من نەبووە اینجا زۆر جار لە حیزبی فەریکە حیزب بەڕاستی ئەم جۆرە غەڵەتانە ڕوئەدەن بەداخەوە ئەبووە ئێمەش فەریک نین ئێمەش چەند ساڵە حیزبین شتێک لە ئەنجێندیان نەبی خۆ تۆ دانیشتی لەسەر من نەبووە من ئەو کاتە لە بەردەستی خۆیان بووم لە کوردستان بووم هەمان ڕۆژ من لە هەولێر بووم یعنی دەستیان بە من ڕائەگەیشت یەکسەر کە ئەم برا بەڕێزە ئەم اقتراحەکە 26 دەنگ ناقیس یەک دەست بەرزەکاتەوە تەئیدی ئەم بڕیارە ئەکەن شتی وایە یعنی لە قاموسا نەبووە ئەمە حکمێکی قەرەقۆشی بوو على الأقل ئێمە مسلمان بین یا غیری مسلمان بین ئەبوایە من لێرم باگم کەن بابەت تاوانەکەم چییە باشە لێرە وەستین لێرە ڕۆمۆنا مەسەلەی پەیوەندیەکان کە داخەوە کرد ئەوەی کە تۆ ئێستا باسێ کردەوەی ژاڕاتەوانێ ئەمە قسەی تۆیە ئێمە ینی کەسێکی کۆمەڵی ئیسلامیمان لەلان نییە تا قسەی ئەو ژۆر بگرین بزانین ئەوان بۆ چوونیان چییە و بۆچی بوو چۆن بووە بەڵام ئەمە پرسیاری ئەوت لێ بکەم ڕاشقاوانە پێم بڵێ ئایا ئەو هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی بەرامبەر تۆ وەریگرت بۆ ئەو پەیوەندیە نە ئەگەر ڕایەوانێک کە باس کراتۆ لەگەڵ ڕژەمی بەعس دروستە کردو بێگومان نە بۆ ئەوان ئەگەر ئەو زانیاریان هەبوو ئەو کاتە زانیاریەکی نوێ نەبووە ئەو کاتە بۆ ئەو کات کاڵێم 2010 هەشت ساڵ بەرلەوە کە ئێستا کاتە 10 ساڵ بەرلەوە هەمان زانیاریان لابووە اینجا بختانە هەرچی هەیە بەڵام هەمان زانیاری شتێکی نوێ نەبووە ئێمە لە ڕژێم لە 2003 ڕووخاوە لە 2005 شایان 2006 کۆنگرەی یەکەم بووە کە ئەو کاتە من بەشداریم نەکردو لە دەرەوە بووم باشە ئەو کاتە هەمان معلوماتە بۆ لە کۆنگرەی یەکەم ئەم مەسەلەی نەوروژێنرا ئەو کاتە هەمومان زانین کە کۆمەڵی ئیسلامی بە بارودۆخێکی هەستیارات هەیە پەڕی هێزەکانی ئەمریکا هاتبوون عێراقەوە بەڵێ کۆمەڵی ئیسلامیەکی بوو لەوانی کە چەند مشکێکی پێوەنرا لیدرا هێزەکانی گواستەوە و بارگای گواستەوانەوە بەدوای ئەوە عەلی باپیری ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەستگیر کرا و ماوەیەکی زۆر لە زیندانا بوو دوای ئازاد کرا و یعنی لەم بارودۆخا بوو ئەگەر ئیجراعاتێکی نەکرد بێ ڕەنگە بەهۆی بارودۆخ هەستیارەوە نەیکرد بێ لەگە تۆ هیچ پەیوەندی بەوە نەبووە هیچ پەیوەندینەوە یەکەم ئەڵێم ئەوان 10 ساڵ بەرلەوە معلوماتەکەیان لابووە اینجا ئەیانتوانی بەلای کەم ئێمە لە هەموو کەس ینی قسەیەکی ئیمامی عەلی هەیە زۆر جوانە ئەڵێگە یەکێک شەکوای کرد لەلات وتی یەکێکی کە چاوی دەرێناوە چاوەکەشی لەسەر بەری دەستی بوو پیشانی دای حکم مەدە نەوەک ئەوەی مقابل هەردوو چاوی دەرەهات بێ دەی پێم ناڵێ لە 26 کەس یەکێک حیسابی قیامەتی خۆی نەکرد بەڵێ کاکە ئەم کوڕە لەبەر دەستی ئێمەیە ێ باشە بابانجیکەین بزانین ئەتوانێت دیفاع لە خۆی بکە ئایا ڕاستە ئەم شتانە هیچ ئەمانە نەکرا قرارێکی دیکتاتۆریانە زۆر سەقەت درا دژ بە من لەبەر ئەوەی لەبەر خاتری کەسێکی تر بێت کە وای پێخۆش بووە بڕیارەکە بەسەر مندا سەپاوە دواییش دەرکەوت بڕیارێکی زۆر سەقەت بووە ئەماوە لەوەیەوە دروستە بێت چونکە ئێستاش بزانە دوای 2 ساڵ و 7 مانگ تۆ هەمان پرسیار لەم نەکەوە لەمە و دواش دوای 10 ساڵی تریش ئەگەر ئەم کێشەیە حەل نەبێ خەڵک حەقی هەیە ئەم پرسیارم لێ بکە کاکە ناوی تۆ لەبەرچی بوو دەڕێنرا دەبێت جوابێکیان بۆ مەحاج بەڵام کە جەنابەت ئەڵێ کەسی کۆمەڵم لەلانە من ئامادەم باوەڕ ئێستا لەسەر ئەم شاشەیە پەیام وعدم بداتێ کە دیمانەیەکی وەکو ئێوە زۆر بە ڕاشکاوانە بکە ئامادەم ئێستا ئێرە بەجێ بەڵم بچم لەوێ لە بەردەمی خۆیان با 2 کەس 2 ئەندامی مەکتەبی سیاسی بێن بەرامبەر قسە بکەن ئەوان هەڵوێستێکی ترە بە خۆیان بەجێڵین بەڵام ئەم هەڵوێستەکە لە کاتێک ئەوەرژیراوەکە ئاشکرا بووە تۆ بەبێ ئاگاداری کۆمەڵی ئیسلامی بەبێ ئاگاداری مەکتەبی سیاسیەکەی بەبێ ئاگاداری ئەمیرەکەی پەیوەندیەکەت لەگەڵ ڕژەمی بەعس دروست کردەوە دەمن ئەوە بەتاڵ ئەەکەمەوە بەڵام شتێکی تریش ئەڵێم فەرزمان کرد گریمانێکە هەرچی کە ئەوان ئەیڵێن هەمووی ڕاستە هەرچی کەوەی من ئەیڵێم ناڕاستە
ئایا تاریخی من کە تەماشاکەی تەماشایەکی سیڤیەکەم کرد من چی ماوە نەمکرد بێ بۆ کۆمەڵی ئیسلامی و بۆ حاڵەتی ئیسلامی بە شێوەیەکی گشتی واللهی گوێتان لە قسەکەی لیڤنی سەرۆک وەزیرانی پێشووی ئیسرائیل بووە کە ئافرەتێک بوو حتا ئەڵێ ئیشی فەحشیشم کرد بۆ خزمەتی میلەتەکەم من وان ئەڵێم من مسلمانم بەڵام ئەڵێم دزی و حیزی لێ دەرچێ شت نەماوە لە مەسلحەتی ئەو کۆمەڵە و ڕەش و ڕووتی کۆمەڵ من نەمکرد بێ ئەمە چاکەی من ئایدەنەوە هەل جەزاء الإحسان إلا الإحسان ئێستا ئەگەر بوارم بدەیتێ بەس تەنها با کەسێکی نەشارەزا بێ گەواهی بدا ئەو چاڵاکیانە ئەو خزمەتی کە من فەرزم کە ئەوانە هی ئەوانە یعنی هەموو چاکەکانی من ئەوەی نەئەهێنا هەروەکو چۆن تەعاملیان لەگەڵ ئەندامانی تر چونکە هەر من نیم من تەماشای کەم کتێبانە هەمووی لەسەر عیلاقاتی کۆمەڵی ئیسلامی نووسراوە لەگەڵ ڕژێمە لەوانەیە هەر هەمووی تەماشا بکەی تەنها یەک سەفحە باسی من کراوە باشە خێرە ئەمە هەمووی درێت تەنها ئیمە ڕاستە یان کەسێک کە خەتی نەبێ ئەبێ بەو شێوە پشتی بشێنم بۆیە ئەڵێم ئەبوایە بەڵەو شێوێش بە ئەو هەموو چاکانەی من کە خەڵکی دەرەوەی کۆمەڵڕێ والله ئەوەی تۆ کردوتە بە حەوت ئەندامی سەرکردایەتی ئەم ئیشە ناکرێت بۆ کۆمەڵ هەر لە بیدایەتەوە تاکو ئێستا دەی باشە ئەمە فەرزمان کە نەئەکرا بەم شێوە فەرموو بۆ ئەندامەکانی تر کە ناویان هاتووە کردنیان بە ئەندام پەرلەمان کردبوون بە ئەندامی مەکتەبی سیاسی بوون بە وەزیر بەس تەنها موشیر لەبەر ئەوەی خەتی نییە و بڕوان بە خەتخەتێن نەبووە ئەبێ ئەو غەرامە بدرێەوە پەردەپۆشی عیب و عارەکانی تری پێ بکرێ ئەمە لە کوێ قاموسی چ وڵاتێکە خەباتی چه حیزبێک کاشتی وا بووە لە تەنیشت ئێمە پارتی بێشێکی چۆن تەعاملیان لەگەڵ حاڵەتە کرد بەڵام ئەوەی تۆ کۆمەڵێک بەڵگەی زۆری لەسەر بڵاو کرایەوە وای چێ بوو لەوانی کە کاریگەریکی زۆری لەسەر چ خودی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و چ کۆمەڵی ئیسلامیش دانا لە کاتێک ئەوان ئاگیان لێ نەبووەوە طبعا ئەمە ئەم قسانە ئەسڵی نییە ئاگایە لێ نەبووە و شت بووە بەڵام بابزانین من حەزەکەم لێرە شتێکی تر بڵێم ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لەگەر ئەوەی ئێستا ئەو وەکوتم ئەو هەم بەڵگانە باوەڕ بێ ئەگەر دوو ئەوەندەی تریش بنووسرێ لەسەر مامۆستا عەلی باپیر من هێشتا حەقی ئەوە بەخۆم نادەم بڵێم مامۆستا عەلی باپیر خیانەتی کردووە ئەڵێم عیلاقاتی کردووە وەسیقەم پێشەیە ئەگەر لەوەندەی تریش تون بن بەرامبەرم من قەت بەسەر دەما نایە بڵێم مامۆستا عەلی باپیر خیانەتی چونکە من چاک ئەزانم خیانەتی نەکردووە عیلاقاتی کردووە اینجا بۆیە حەزەکەم ڕێگەم بدەی فایلدار هەیە بەڵام فایلداری سپی هەیە هی ڕەشیش هەیە چێ بێ فایلی نەبێ لە کوردستان جنابی سەرۆک کۆمار هەیەتی جنابی سەرۆکی هەرم هەیەتی بەڵام بەڕاستی من بڕوان بەوە هەیە مەبەستیشم لە فایلی ڕەش و سپی ئەوەیە ئەوەی لە بەڵێ فایل هەر فایلە ئەمان لە نایلۆن دروستکراوێکی کە لە کاغەز دروستەکرێ من مەبەستم ئەوە نییە بەڵام وەکو حیزبی سیاسی ئێمە لەو سەردەمەیە ئاژین کە دەور و حتا عیلاقاتمان لەگەڵ دراوسەکان لەگەر ناحەزانی کورد بووە ناچار بووین پەیوەندیان فەرموو ئێران لەبەر خاتری چاوی کاڵی ئێمە بوو ئەو یارمەتی ناحەزانی کورد وەکو چە بەڵێ ناحەزانی کورد وەکو چە یعنی خۆتەزانی ئێستاش ئەو ئەزمونەی هەمانە خەڵکیەکە لە دەور و پشتی خۆمان چاوی پێڵ نایە من بەستم هەموو ئەوانەی دەور و پشتە بۆیە لەگەڵ ئەوەش مەجبور بووین عیلاقات لەگەڵ هەمویانە بکەین و چاش ئەزانین عیلاقات لەگەڵ کام دام و دەستگایان بووە دەی باشە کە ئەڵێم مام جەلال فایلی هەیە لەوانە لە فایلی بەعسیەکان نووسراوێ مام جەلال پیاوی ئیسرائیلە بەڕای من ئەمە سەربەرزیە بۆ مام جەلال ئەمە خیانەت نییە و هەروەها بەنسبەت خەڵکانی تریش دەی باشە کەسێک بەڵام لە هەمان کاتیش خەڵکمان هەیە ئێستاش ناویان هەیە کە بۆ حیسابی تایبەتی خۆیان بۆ جیرفانی خۆیان جاسوسیان بەسەر حیزبەکەی خۆیانەوە کردووە بەسەر میلەتەکەیان بەسەر حیزبەکانی تر من ئەوە ئێستا لێرە دانیشتوم با بینەرانی خۆشەویست شاید بن بەسەرمەوە تا من ماوەم ناڵم تا 20 ساڵی تر چونکە نازم بۆ 20 ساڵی تر ئەژیمیاننا بەڵام تا من ماوەم هەر کەسێ بۆی ئیسپات بوو من خیانەتم بەرامبەر بە حیزبەکەی خۆم بەرامبەر بە عەقیدەی خۆم وەکو مسلمان بەرامبەر بە کورد بەرامبەر بە عێراق و شیعە و سونەشتەوە شتێک لە من ئاشکرا با بەربارانم کرد بەڵام ناکرێ برای عەزیزم ئەمە ئێستا قسەیەکی خۆشیش بۆ ئەجێڕمەوە بەڵام ببوورە بەڵێ خۆی لە خۆیان بەستنی پەیوەندیەکە بەڵێ لەگەڵ ڕێزی زۆر جۆرێک لە خیانەت نییە نەخێر بەرامبەر ڕژێمێک کە تۆ خۆت و ئەمیرەکە و چەند ساڵ شەڕتان کردووە بەرامبەری باش تۆ بزانە ئەم ڕژێمە خاوەنی عێراق بووە لە سەردەمی مەلا مستەفای نەمرەوە تا ئێستاش شەڕ و کوشتاریش بووە لە یەکیشمان کوشتووە بەڵام لەبەر ئەم ڕژێمە داگیرکەر بوو بێ ڕژێمی چاک بوو بێ خراپ بوو بێ ئەم خاوەنی ئەو عێراق بووە بە کوردستانیشتەوە تۆ کاتێ مەفاوەزات و گفتوگۆ ئەەکەی لەگەڵ چیا ئەیکەی لەگە یەکێک کە حەقەکەی زەوت کردووی خۆ ناچی لەگەڵ سعودیا بیکەی یان لەگەڵ وڵاتێکی مۆزەمبیقاوە بیکەی
دەی باشە تۆ ئەبێ لەگەڵ ئەوانە دانیشی ڕێکەوی اینجا خاڵی مشتەڕەکەیان ئەو لە گۆڕانێک لە سیاسەتی یا ڕوئەدا گفتوگۆ هەیە بەڵام هەموو دەستخستنە ناو دەستی دوژمنێک بەڕاستی خیانەت نییە کەسانی وا هەیە من لەبەر ئەوەی کە قسەکانم پێ ئەبڕینە لەوانەیە هەندێک تەسەلسلی هینەکەم تێک بچێ بەنسبەتی منیش من مەسئولی علاقاتێک بووم بەشێک لە علاقات عادەتەن دەرگایە بۆ ئەو حیزبە کە پەیوەندیەکانی دەرەوەی بۆ ئاسان بکایان ڕێی بۆ خۆش بکە ئەمە وەکو ئەوە وایە کاتێکە یەکێک دێ داخوازی خوشکەکەتەکە ئەڵێ هاتم داخوازی بکەم باشە تۆ وەڵامی دەیتەوە خۆ ناچی وەکو عادەت و تەقالیدی خۆمان دەست بەدەمیەوە بنی کاکە ئەمە خوشکمە بەڵام باوکی هەیە باوکی ڕیشسپیە باوکی بڕیار بەدەستە من سنتەری قەرار نیم من پێم خۆشە ڕئیم باشە دەربارەی ئەگەر تۆ هاتووی بە کوڕێکی باش و شیاوتەزانم بەڵام فەرموو بزان بڕۆ لەگەر ئەوان ڕێکەوە کە من تەنها ئاراستەم کردوتم ئەوە سنتەری قەرارەکەیە یەکەم ئەوە واجبی من بۆ وەکو کە لە عیلاقات بووم بەڵام بەوەیە سەربەرزم بەقەدەر چێوی هەڵگۆڕ کە بەرزترین چێوە لە کوردستان من خیانەتم نەکردووە و ئەگەر وا بواە بەڕاستی کەسێک خیانەت بکە فایلی ڕەشی هەبێ ڕووی نایبێ بە تایبەتی بەرنامەیەکی وەکو جەنابەت کە ئەنواع و ئەشکال پرسیاری بەڕاشکاوان و ئیحراجی لێ دەکەی بەڵام من دەرگادەدا چی لە دڵ تایە بیڵێ زۆر باشە بەڵێ پشێکی کوردوەرێکدین دوایان پشۆ بەردەوامە بین ئەزە گفتوگۆکەمان بەس قسە خۆشەکەم لەبیر نەبێ خۆشەویستانم پاشم پشۆ کورتە بەردەوام بین لەگەڵتان